خورتا خوشتی من هل دنگی کچین دلوان دنگی خورتا خوشتی من هل دنگی کچین دلوان هی سرهدان برخدان سرهدان جیانه هی هی برخدان جیانه بچون ارمان جامعه روستان کاریمه هی بچون ارمان جامعه کردستان لهی بیامه هی چاوه و در جامعه کردستان لهی بیامه هی چاوه و در جامعه دبی سرهلدان برخدان سرهلدان جیانه هی هی برخدان کرش کارستانی خونده وانج دبستانی دنگ کار کرش کارستانی خونده وانج دبستانی دنگ پیشمرگش قادتی دنگ شهیدش کورستانی دنگ پیشمرگش قادتی دنگ شهیدش کورستانی دبی سرهلدان برخدان سرهلدان جیانه هی هی برخدان جیانه سرهلدان جیانه 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 جینو یشی نداد هروری نحسی لیادم آدم هی من بولتنان هر حول دم بکارکم من لجری حکمی نداد هروری و بشبران واده ایغموا دن حال برن برنوا شطا ممنان مشتینکی نابی عبد زیمان پرکار برنج کشان با شکوی تلادکان ای حوریانی رنجی دران بینو میدانی خودخان ای محبوب و یکسری دبین حیز و پشتیوان دنها برن ورنوا شقا مکان نداد پروری نحسی لیادم آدم هی من بولتنان هر حول دم بکارکم
جری حبی نداد پروری و بخوران با دریغ موا دنها برن ورنوا شطا مکان کنشان من ناروحنه ولی برزو ما فیرون من آدمی دمانوه روکنو شطا مکان روشگر کمر دل شنازی و کامدان با طرف سوری خیاوان و شنکان دنها برن ورنوا شقا مکان برخودان جیانه Serhildan seri cihan hey berxwedan navazindan Serhildan seri cihan hey berxwedan navazindan Denge khorta khweştim min hele denge keçin dilovan Denge khorta khweştim min hele denge keçin dilovan Hey Serhildan berxwedan Serhildan jiyane hey hey berxwedan jiyane Beçun arman cammeye Ravastan ne karimeye Hey beçun arman cammeye Kurdistanlı hip yammeye Hey çavve velir cammeye Kurdistanlı hip yammeye Hey çavve velir cammeye Dibi Serhildan berxwedan Serhildan jiyane Hey hey berxwedan jiyane Denge karkerş karistani Yıkhwende vanj dibistani Denge karkerş karistani Yıkhwende vanj dibistani Denge peşmergeş kadeti Denge şehir koristani Denge peşmergeş kadeti Denge şehir koristani Dibi Serhildan berxwedan Serhildan jiyane Hey hey berxwedan jiyane Serhildan jiyane berxwedan jiyane Serhildan jiyane berxwedan jiyane Serhildan jiyane berxwedan jiyane Serhildan jiyane berxwedan jiyane
آخوند باید گم بشه. توپ فش بشه. آخوند باید گم بشه. توپ فش بشه. آخوند باید گم بشه. بەڵێ سڵاتان لەبێت بینەرانی عزیزی تلوزیۆنی کۆمەڵە. ئەمڕۆ پێنجشەممە 5 مانگی گەڵارەزانی 1401 هەتاوی بەرابەرە لەگەڵ 27 ئۆکتۆبری 2022 زاینی ڕاستەوخۆ لە تلوزیۆنی کۆمەڵە لە خزمەتانداین بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و هەواڵەکان سەبارەت بە خۆپیشاندان و ناڕەزایەتی لە کوردستان و ئێران بەگشتی. هەروەک ئاگادار بوون دۆنێ چوارشەممە 4 مانگی گەڵارێزان بەدەیان کەس لە خەڵکی شاری سەقز و باقی شارەکانی کوردستان و ئێران لە گۆڕستانی ئایکی شاری سەقز گڵکۆی ژینا کۆبوونەوە تا هاوخەمی خۆیان بۆ بنەماڵی ئەو ئازیزە و سەرجەم گیان بەختکردوانی ڕێگەی ئازادی نیشان بدەن. ئەم خەڵکە ناڕازیە لە کۆبوونەوەیەکی بێوێنەدا جەنایەتەکانی کۆماری ئیسلامیان محکوم کرد و خوازیاری ڕوخانی کۆماری ئیسلامی و گەیشتن بە ئازادی و دادپەروەری بوون. خەڵک دروشمیان ئەدا کوردستان گۆڕستانی فاشیستان ئازادی 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 ئێمە هەمومان مەحساین ژینین. هاوکات زۆربەی شارەکانی کوردستان لە مانگرتنێکی گشتی دابوون و هەروەها خۆپیشاندان لە زیاتر لە 30 زانکۆی ئێران لە ئارادا. لە درێژەی ئەم مانگرتن و خۆپیشاندانەی دوێنێشەوە هەمووتان ئاگادار بوون لە هەموو شارەکانی کوردستان خۆپیشاندان و ناڕەزایەتی هەتا نیمە شەو بەردەوام بووە. خۆپیشاندەران پاشەکشان بە هێزە ئەمنیەکان کردبوو لە زۆربەی شارەکان شار و شەقامەکان کەوتووە دەست خۆپیشاندەران. بەڵام بەداخەوە لە چەند شارێک بریندار و کوژراویشمان بووە. ئەمڕۆ دیتمان مەهابات دیسان خۆشە. هەر ئێستاش بانە خۆپیشاندان و ناڕەزایەتی بەردەوامە. ئێمە ئێستا بۆی کە زیانیاری زیاتر وەرگین و چی بکرێت هەر ئێستا کاک عەزیز مام لێ هەڵسوڕاوی سیاسی لەسەر هێر لەگەڵماندایە. کاک عەزیز ئەم کاتت باش، زۆر سپاس بەوەی کە ڕاستەوخۆ بەشداری بەرنامەکەمانی. هەموو کاتێکتان باش کاکیجان سڵاو لە خۆتان لە بینەرانی خۆشەویستان. زۆر سپاس کاک عەزیزگیان. سەرەتای قسەکانمدا باسم کرد دوێنێ لە چلەی ژینای جوانە مەرگدا کوردستان خۆشە زۆربەی شارەکان هەتانی مەشە و خۆپیشاندان و ناڕەزایەتی بەردەوام بوو. هەر ئەمڕۆژ لە درێژەی ئەم خۆپیشاندان و ناڕەزایەتیە بەداخەوە خۆتان ئاگادارن لە شاری مەهاباد ئەمڕۆ 2 کوژراوی دیکەمان بووە، بریندارمان بووە. ئەگەر لەسەر مەهاباد زانیاری زیاترتان پێ و دواتر پێمان بڵێ کە ڕێونێنی ئێوە بۆ لاوانی شۆڕژگەری خەڵکی مەهاباد چییە؟ من پێشتر ڕێز و سڵاو و حورمەتی خۆم پێشکەشی ئەو شەهیدانە دەکەم کە هەر لە ڕۆژی یەکەمەوە لە ژینا خانم ڕادستی پێکردو هەتا ئەو ڕۆژ بەردەوامە و ڕێز و حورمەتی خۆم و هەروەها هاوسۆزی خۆم ئاراستەی بنەماڵەکانی ئەو گیان بەختکراوانە دەکەم. ئەوانە گوڵی سەر سەوەتەی کوردستان و ئێرانن و دش بە زۆڵم دش بە زۆر دش بە نابەرابەری و بۆ ئازادی سەرهەڵدانێکیان کردو. ئەو گەنجانە داوا ئەوە دەکەن کە لەژێر زەخت و گوشاردا بێنە دەرێ بۆ بە دنیایەکی ئازاد دموکرات و بەبێ زەخت و گوشاری ئیسلامی سیاسی ژیان تێپەرکەن لە چوارچێوە و لەژێر دروشمی ئەو بڵێن ژن ژیان ئازادی و زەن زندگی ئازادی داواکاری ئازادی و بەرابەرین. ئەوەی کە ڕاست بێ لە کوردستان بە تایبەت ئەو سەرهەڵدانە زۆر بەهێزە لەبەرەوە کە 43 ساڵە کوردستان لەژێر زوڵمی دوو جارەدایە لەژێر زوڵمی مزاعەفدایە و هیچ وەختێکی سەریدا نەنواندۆ ئەو دروشمەی کە هەڵان گرتووە کوردستان گۆڕستانی فاشیستان لە خۆڕانیە و لە پێگەیشتوویەکی زۆر و لە ئەزمونێکی 43 ساڵەدا پێکاتوە. مانای ئەوەیە کە کوردستان بە هیچ شێوەیەک لە ڕۆژی یەکەمەوە کە دەنگی نەداوە بە ڕێفراندوم بۆ کۆماری ئیسلامی، دەنگی نەداوە بۆ یاسا و بۆ دەستوری کۆماری ئیسلامی
و دەنگی نەداوە بە هیچ یەک لە دامەزراوەکانی سەرەتایی کە کۆماری ئیسلامی بە زۆر و بە تۆبزی سەپاندی بەسەر گەلانی ئێراندا ئەو ڕۆژ لە درێژە پێدانی ئەوە کە نەچۆتە ژێرباری زوڵم و زۆر خەبات دەکا هاوپێ و هاودەنگ و هاوڕێ لەگەڵ هەموو گەلانی ئێران و دەیهەوێ کە تۆماری کۆماری ئیسلامی جارێک بۆ هەمیشە تێک بپێچێتەوە و خەڵک ڕزگاریان بێ و ئەوەی کە لە هەموو شارەکانی ئێران بە تایبەت ئەوڕۆ لە کوردستان و ئێستا لە مەهاباد و بانا بەردەوامە لە درێژەدانی ئەوەدایە و هێزەکانی دوژمن ڕوبەڕوو بە چەکی گەرم بە گولا ڕوبەڕووی خۆپیشاندەران دەبنەوە خۆپیشاندەرانێکی کە بەدەستی بەتاڵەوە و بە دەنگی ئازاوە ببێ هیچ تونند و تیژیەک هاتوونە مەیدانوە تەنانەت تەنیا مافی خۆیان داوا دەکەن کەوتونە بەر تەوژم و بەر هێرش و بەر پەلاماری ئەو هێزە داگیرکەر و دژ بە گەلیانە و من تکایەکم هەیە لە خەڵکی هەموو بە شەرەفی کوردستان ئەویش ئەوەیە لە کوردستان بە چەکی گەرم بە گولا لە نزیکەوە هێزەکانی کۆماری ئیسلامی هەر وەک 43 ساڵی ڕابردوو هێرش دەکەن و بۆیان گرنگ نییە کە گیانی خەڵک چەندە فدا دەبێت چەندە منداڵ بێ گەورە بێ ژن بێ پیر بێ کەوابوو من تکام ئەوەیە کە هیچ بیانوویەک نەدان بەدەستی هێزەکانی ڕژیم بۆ ئەوە کە گیانی ئەو خەڵکەی زۆر ئازیزە زۆر خۆشەویستە پێویست ناکە لوتی هیچ کەس لە خوێن بێ و بەو پەڕی وشیاری و لێ هاتوویەوە دەبێت بەرەنگاری ئەو ناڕزایەتیانە و ئەو نالەباریانە ببنەوە دەنجی ناڕزایەتی خۆیان بەرز بکەنەوە بەبێەوە کە ڕێگە بدەن کۆماری ئیسلامی خەڵک وەرگێ لەو تونند و تیژێ و لەو بەرنامەی کە پێشتر دای ڕشتۆ بۆ ئەوە کە لە کوردستان ببڕێ و بکوژێ ئەوە زۆر خەڵکی ئێمە خەڵکیشی پێگەیشتووە خەڵکێکی تێگەیشتووە و خەڵکێکە کە وەرەی بەرزە و بەشداری ئەو شۆڕشە سەرانسەرەیە شۆڕشێک لە ئێران دەستی پێکردو شۆڕشێک لە کوردستان دەستی پێکردو دەبێ ئەو شۆڕشە بەردەوام بێ بۆ ئەوە کە بەردەوام بێ دەبێ بیان و نەدەم بەدەستی هێزەکانی ڕژیم چونکو ڕژیم دەیهەوێت بە تایبەت لە کوردستان خەڵکی ئێران چاودێشتێ بکە هەموو گەلانی ئێران تەواوی ئەو گەنجانەی کە ڕوو لەسەر شەقامەکانن لە زانکۆکانن لە خوێندنگەکانن لە قوتابخانەکانن دەوێت هاوترسێنام کە بۆ ئەوە کە لە کوردستان بکوژێ ئەوانیش دەرس وەربگرن لە حاڵێکدا ئەوڕۆ کوردستان بەتەنێ نییە ئەوڕۆ کوردستان شانسێکی ئەوە هەیە لەو بزوتنەوە سەرانسەرێ لەو بزوتنەوە ئازادی خوازەیە لەو بزوتنەوە مسالەمەت هامیزەی کە بە دەستەوەی گرتووە لەگەڵ هەموو گەلانی ئێران لەگەڵ هەموو ڕووناکبیران هەموو مامۆستاکان لەگەڵ هەموو بڵێن پارێزەرەکان لەگەڵ هەموو نووسەرەکان لەگەڵ هەموو کرێکارەکان ئەوڕۆ هەموو یەک دەنگن و دەیان هەوێ کۆماری ئیسلامی کۆتایی بێنێ بە ژیانی سیاسی خۆی و ژیانێکی سیاسی تازە دەست پێ بکرێ ئەوە تەنیا و تەنیا لە چوارچەوەی ئەوەدا دێتە دی کە گەلانی ئێران بەتابەتی خەڵکی بە شەڕەفی کوردستان نەتەوەی کورد ئاگاداری ئەو ڕاستیە ببێتەوە ئاگاداری ئەو سیاسەتی کۆماری ئیسلامی ببێتەوە کە دەیەوێت هەرچی زیاتر خەڵک بکوژێ بۆ ئەوە کە ترس و ئێرعاب و وەحشەتێک جێبەجێ بکات لە کوردستان و بەخەت گەلانی ئێرانیش نیشاندا کە بۆ ئەو گیانی خەڵک گرنگ نییە من تکام ئەوەیە جارێکی دیکە دووپاتی دەکەمەوە تکام ئەوەیە کە بەو پەڕی هێدی و هێمنی خۆپیشاندانەکان دەنگی ناڕزایەتیان دەرببڕن بۆ کە بیانوو نەدەم ئەو گەنجانە داهاتووی ئێرانن داهاتووی کوردستانن و دڵۆپێک خوێنی ئەوانە زۆر ئەرزشی هەیە زۆر بە نرخە نابێ هەروە بەدەستی ئەو خوێن ڕێژانە بڕێژرێ بڵێ کاک عزیز ئێوە لە دەروی وڵات دیارە ئاکسیۆنەکان لە دەروی وڵات هەروە تا ئێستا بەردەوام بووە ئایا هیچ ئەقداماتێکی تر هەیە بۆ ئەوەی درێژە بۆ ئەقداماتە بۆ درێژەی خۆپیشاندانی ئێستای ئێران بێت و بۆ ئەوەی کە کاریگەری باشتری بێت چه ئەقداماتێک دەکرێت لە دەروی وڵات بەڵێ
من لە شۆڕشی 50 بەشدار بوو. ئێستا ئەو کەش و هەوایە کە ئەو دەمی لە ئارادا بوو ئێستا لە ئەوروپاش لە ئارادایە. ئەویش بۆ پشتگیری لەو خۆ پیشاندانەی کە لە هەموو شارەکانی ئێراندا هەیە. لێرە هەموو چین و توێژەکان سێ نەسل لێرە چالاکی هەیە بۆ ئەوە کە دەنجی ناڕزایەتی دەرەوە بە ناوخۆ بەدەڵ خەڵکی دەرەوە بگەێنێ بە کۆڕ و کۆمەڵە مافی مرۆڤەکان، بە کۆمەڵە فیمینیستەکان، بە سەندی کرێکاریەکان، بە لایەنەکان، بە لایەنە دەوڵەتیەکان. هەر ئەو ڕۆژی یەکشەمۆی ئەو جارە یعنی 30 ئۆکتۆبر یعنی سێ ڕۆژی دیکە خۆپیشاندانێکی پان و بەرین هەیە، هەروەکو چەندانە خۆپیشاندانی تریژ لە شاری پاریس بەڕێوە چۆ و خەڵکێکی یەکجار زۆر لە فەڕەنسا لە کورد لە بڵێن لە ئێرانەکان هەموو بە تێگرا بە تایبەتی بەرەی چەپ و دموکرات. ئێمە لەگەڵ ئەوان هاوکاری زۆرمان هەیە بەرەی چەپ و دموکراتی ئێرانی دەستمان دەستی یەکەوەیە و پێ بپە یەک و هاوپەیمانی تیژ زۆرمان دامەزراندووە بۆ ئەوە کە بەگشت ئەو دڕندەیە ڕژامی کۆماری ئیسلامیدا بین و لێرە مێدیاکان زۆر باز دەکەن هەموو شتێک گۆڕاوە خەڵک گەلانی ئێمە ئەوە باش بزانن کە گەلانی ئێران ئەوڕۆ بەتەنێنین لێرە ئەو دەنگە لە هەموو شوێنێک دێت هیچ ڕۆژێک نێ ڕۆژنامەکان باس نەکەن، هیچ ڕۆژێک نێ تەلەڤیزیۆنەکان و ڕادیۆکان باس نەکەن و ئەوە مانای ئەوەیە کە کەش و هەوا گۆڕاو کە نە ئەو کۆماری ئیسلامی ئەو کۆماری ئیسلامی جارانە هەموو پایەکانی هەموو بناوان و بنچەکانی کەس بۆ لەرزۆک بۆ و نە وڵاتەکانی دەرەوە ئێستا وەک جاران بێتەفاوەتن ئێستا زۆر بە پرسیارەتەوە هەڵس و کەوت دەکەن و هەر تەنانەت دوێنێ لە ئاڵمان بڵێن وەزیری دەرەوە ڕاگەاندێشیدا لەسەر ئەوە کە ویزا نادەن بە بنەماڵەکانی کۆماری ئیسلامی کە خەریکن هەڵبێن لە ئێران و هەمویان داوای ویزایان کردو بە تەواوی و یەکێتی ئەوروپاش ئەوەی ئاگاداری ئەوەیە ئاڵمان داوای لەیەکێتی ئەوروپاش کردو کە ئەو ویزایانە نەدەن. مەبەستم ئەوەیە کە لێرە چالاکی یەکجار زۆر هەیە بۆ هاودەنجی بەداخەوە ئێمە لە لێرە هیچی دیکەمەوە ناکرێت زۆر بەداخیشەوە گەلانی ئێران بەتابەتی نەتەوەی کورد لە کوردستاندا لەژێر تەوژمێکی چەکی گەرمدایە، بەڵام دیسانەکە ئێمە لەگەڵان هاودەنگ دین پشکیەکی تەواو دەکەین بڕوا فەرموو شەو و ڕۆژ ئەمە کات و ساتێکمان نێکە بەبێ ئاگاداری بەبێ بڵێن تاقیبی خەبەرەکان تاقیبی ڕووداوەکان ژیانمان تێپەڕ بێ. هەموو کەس ئێستا بە بەرپرسیارەتەوە باز دەکا ئەوەی کە لە جارانیشدا بێتەفاوت بوو ژیانی ئاسایی شخصی خۆی دەکە ئێستا هەموون هاتوونەوە نێو چالاکی سیاسی و لەبەر ئەوەیە کە من ئەرزی گەلانی ئێران و بەتابەتی گەلی کوردستان دەکەم کە سەردەمی 57 لێرە دیسان زیندوو بۆتەوە خەڵک پێکەوەن خەڵک بە پەرۆشن خەڵک بە بەرپرسیارێتەوە ژیان تێپەر دەکەن و هەسوکەوت دەکەن و پەیوەندی دەگرێن خۆپیشاندان دەکەن. هەمووی ئەوانە ئەرکی سەرشانی ئێمەیە بەتایبەت ئەو کوردەکانی دانیشتووی فەڕەنسا. بەڵێ وەکو دوایین پرسیار کاگەزیز ئایندەی ئەم ئاخێزە ئایندەی ئەم ڕاپەڕینەی کە ئێستا لە ئێراندا بەتایبەت لە کوردستان زۆر بەرچاوە ئایندەی ئەمە چۆن ئەبینن چەندە ومێت هەیە بە شۆڕش؟ دەزانی ئەوەی کە ڕاست بێ کەس بووی نییە ناکرێ بەڕاستی بەڵێ بەداخەوە پەیوەندیمان پچرا لەگەڵ بەڵێ پەیوەندیمانە کاک عەزیز دەنگی ئێمەتەیە ئەوەی کە ڕاست بێ ناکرێ پێشبینێکی ئەوە تەواو و ڕێک و پێک بدرێ لەسەر داهاتووی ئەو بزوتنەوەی و لەسەر داهاتووی کۆماری ئیسلامی، بەڵام ئەوەی کە ڕوونە ئەوەیە کە لەلایەک خەڵک هەستان سەر پێ بەتابەتی گەنجەکان بەتابەتی ژنەکان و ئەوانە ئەو گەنجانە هیچ شتێکانێ لە دەستی بدەن و هاتوون جارێک بۆ هەمیشە کۆتایی بێنن بە تەمەنی بڵین خەسارەتبار و زیانباری کۆماری ئیسلامی و بە هەموو شێوەیەک خەریکن ئەوە لە 6 هەفتەش تێپەر دەبێ بەبێ پسانەوە بەبێ پشودان
بەرەنگاری کۆماری ئیسلامی بوون، بەرەنگاری دام و دەستگاکان بوون، بەرەنگاری سیاسەتەکانی بوون. لە لایەکی دیکەوە کۆماری ئیسلامی ئەو کۆماری ئیسلامی جاران نییە، ئەو کۆماری ئیسلامی ئیدی ئەو قورس و قایمێ ئەو ڕاوەستاوی جارانی نەماوە، کۆمارێکی بێسوباتە، کۆمارێکی ناپایدارە، تەنانەت دەنێ خۆیاندا هەر ئەوڕۆ خەبەر هاتۆ کە تاقمێک هەستاون لە ئەرتەشی ئێران ڕۆیشتون بۆ کوردستانی باشوور لە بۆ لەوێ چوون بۆ تورکیە. لەنێو پاسدارەکاندا هەم ماندوون بەشێکی ناڕازین و بەشێکی هەست بە خەجاڵەت و شەرمێونی دەکەن لەبەرەوە کە بەرامبەر بە خەڵک سیاسەتی ئینسان کوشتنیان هەیە، سیاسەتی چەوساندنەوەیان هەیە. کەوا بوو زەمان بە باوەڕی من زەمان بە قازانجی شۆڕش، بە قازانجی ئەو گەنجە، بە قازانجی ئەو گەلە شۆڕش جێرە دەستێتە پێشێ و بێگومان بە زەرەری کۆماری ئیسلامی. کۆماری ئیسلامی بە باوەڕی من ڕەنگە کاری مانگ و دوومانگ نەبێ، بەڵام تەواو بوو ئەو سوبات و پایەداری کە بۆ خۆی داوای دەکرد ئەوە بە هیچ شێوەیەک لە ئارادا نەماوە و وردە لە دەرەوەی وڵاتیش ئێمە دەبینین زەمینەی ئەوە پێک دێکە هندێک جم و جۆڵی تازە پێک بێ و تەواوی ئێرانەکانی دەرەوەی وڵات خەریکن و چالاکن بۆ ئەوە کە بە هەڵسوکەوتێکی دیپلۆماتیک ئەولا بکرێت کە کۆماری ئیسلامی ئیدی نەتوانێت هەروە بە هاسانی خەڵک بکوژێ و هەروەکی پێم کوتن کەش و هەوا لە دەرەوەی وڵاتیش گۆڕاوەکەەوە بۆ ئەو سێ ئێلمنتە ئەو سێ دیاردەیە کە من باسم کرد لەلایەکەوە بەردەوامبوونی شۆڕش و سووربوونی گەنجانی ئێمە بۆ بەرانگاربوونەوە دەگەڵ ئەو سیاسەتە دەگەڵ 33 ساڵ فەقیری بێکاری زوڵم و زۆر و هەروەها لەلایەکی دیکەوە کزی و نالەباری و بڵین ناسەقامگرتوویی کۆماری ئیسلامی و هەروەها جم و جۆڵی ئێرانەکان لە دەرەوە و هەروەها بڵین بە پرسیارەتی مێدیاکانی دەرەوە هەمووی بەمە نیشان دەدا کە عمری کۆماری ئیسلامی زۆری بۆ نەماوە. بەڵێ زۆر سپاس کاک عەزیز ماملێ هەڵسوڕاوی سیاسی بۆی کە ڕاستەوخۆ بەشداری بەرنامەکەمان بووی. سپاس. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. بەڵێ بینەرانی عەزیز، ئێستا من چەند ڤیدیۆیەکم بواتووە لە شاری بانە. لە بانە خۆپیشاندان و ناڕزایەتی تا ئێستا بەردەوامە لە مەهاباتیش، بەڵام خۆپیشاندەران لەگەڵ هێزە ئەمنیەکان لە بانە زۆر دەرگیرن، بەداخەوە بریندار هەیە و کوژراویشەیە. ئێمە حتمما لە درێژەی بەرنامەدا میوانی دیکەمان هەیە دەینە سەر هێڵ زیاتر لەسەر بانەش قسە دەکەین و زانیاری زیاتریشی لەوەردەگرین. ئەگەر هاوڕێک کاروان ڤیدیۆی ئەمڕۆی خۆپیشاندان و ناڕزایەتیەکانی ئەمڕۆی شاری مەهابات و بانەتان تا ئێستا بەدەست گەیشتووە، چەند ڤیدیۆی بڵاوکەنەوە تا میوانی کەمان پێ زیاد دەبێت. سپاس هاوڕێکان.
بەڵێ بینەرانی عزیز هاتینەوە خزمەتان هەرە جۆری کە باسم کرد ئێستا خۆپیشاندان و ناڕزایەتی لە بە تایبەت مەهاباد و لە شاری بانە تا ئێستا بەردەوامە بەداخەوە لە شاری مەهاباد چەند کەسەی گیانیان لەدەستاوە و هەروەها جۆری کە بەدەستمان گەیشتووە لە بانەش کەسەی گیانی لەدەستاوە بۆ ئەوەی کەمە زانیاری زیاتریشمان بێت هەر ئێستا هاوڕێ محەممەد قادری ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵە لەسەر هێڵ لەگەڵمانە هاوڕێ محەممەد ئەم کاتت باش زۆر سپاس و بەشداریتان ئەم کاتێک لە باش کاگەمت گیان زۆر سپاس دەکەم سپاسی هاوکاران دەکەم لە خزمەتە زۆر سپاس هاوڕێ محەممەد خۆتان ئاگادارن لە درێژەی ئەم ڕاپەڕینەی دوێنێکە لە کوردستان لە ئارادا بوو بە بۆنەی چلەی ژینای جوانە مەرگەوە دیتمان هەتا نیمەشەو لە زۆربەی شارەکانی کوردستان خۆپیشاندان و ناڕزاتی هەروە بەردەوام بووە لە زۆربەی شارەکان شەقامەکان کەوتبوونە دەست خۆپیشاندەرانەوە هەر ئەم ڕۆژ دیتمان لە شاری مەهاباد لە بەیانیەوە خۆپیشاندان و ناڕزاتی بەردەوام بوو لە شاری بانەش لە دوانیمەڕۆ دەستی پێکردووە هەرو جۆری باسشم کرد لە شاری مەهاباد و بانەش بەداخەوە چەند کەسەی گیانیان لەدەستاوە ئەگەر بتانەوێت ئێوە هەڵی سەنگێنن ئەم درێژەی ئەم خۆپیشاندانە کە هاتوۆتە ئێستا وەگەر زانیاری زیاتریشتان لەسەر شاری بانە هەیە پێمان بڵێ دواتریش ڕێونێنیتان بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەت شاری بانە چییە؟ بەڵێ کاگەمیر دوێنێکە بە بۆنەی چلەی ژینای جوانە مەرگەوە نەتەنیا لە شارەکانی کوردستان لە زۆربەی شارەکانی ئێران خەڵق قاتووە خیابان و بەرحاڵ ئەو چلی من ڕۆژی ئەو ڕاپەڕینیان بۆ کوچ بەڕاستی بە نەزەری من جێژن گرت نەتەنیا ماتەمیان نەگرت جێژن کرد هاتە سەر خیابان دە زۆر شوێن مانیان گرت بە تایبەت لە شارەکانی کوردستان مانگرتن بوو بە بۆنەی ڕۆژەوە بۆ شاری سەقز زۆر قەرەباڵغ بوو ئەگەر سەرنجی خەبارەکان درابێت لە قەبرستانی ئایچی خەڵکێکی ئەزگار زۆر لە هەموو شارەکانەوە چوبوون لێ کۆبوونەوە ئەو مەراسمیان بە شێوەیەکی زۆر شکۆدار بەڕێوە برد بە بڕوای من ئەم ئاخێزە جەماوەریە کە چەند ڕۆژی تێپەڕاندووە ئەوە نیشانەدات کە خەڵکی کوردستان خەڵکی دیارە چەخماخەکەی لە کوردستان و لێدرا بەڵام هەموو خەڵکی هەموو ئێرانی گرتوێتەوە ئەم خەڵقە تووڕەیە ناڕازیە لەم دەم و دەستگایە لەم سیستەمە لەم سەرکوتە لەم حکوومەتی کە تا 40 ساڵە بە گیانی خەڵق بە سەرنوشتی خەڵق بە ژیانی خەڵق کایاکە بۆیە ئەو چەخماخەکە لێدرا ئەو تووڕەیە باسیە و کە هەموو ئێران بگرێتەوە بۆیە ئەگەر سەرنج بدەیت لە هەر شوێنێک بە هەر بەهانەیەک ئەگەر بۆ خەڵق دێتە گۆڕێ خەڵق اعتراز دەکات دێتە خیابان ئەو خواستانی کە هەیەی مەترەحیەکە بە شێوەیەکی هێمنانە و بە شێوەیەکی ڕاشکاوانە بەنسبەت بانەوە ئەگەر دوێنێ مانگرتن بووە کۆمەڵی خەڵک وستویانە بچن بۆ بەشداری بکەن لەو مەراسمەدا بەڵام لە دوو هاوڕێ محەممەد ببوورە هاتمەنم قسەکانتەوە هەر ئێستا بینەرێکمان پامی نردوو لە شاری بانەوە بەداخەوە نسوێتی لە شاری بانە تا ئێستا 7 نەفەر گیانی بەخت کردووە فەرموو بەڵێ دوێنێ کۆمەڵی خەڵق لە شاری بانە و ویستویانە بچن بۆ بەشداری لەو مەراسمی چلەی ژینە لە دوو شوێن جێراویانەوە لەم دیو لە دیوی سەبەتۆ لە دیوی بانە لە دیوی سەقز لە نزیک میرەجەی جێراویانەوە ئەو نانهێشتە و خەڵق بچێت دوای ئەو کە ئەو خەڵقە هاتوونەوە دوێ شەویش کۆمەڵی اعترازات بوو بەڵام ئەمڕۆ وەکو بە خۆست ئیشارەت پێکرد هەم لە مەهاباد و هەم لە بانە مەهاباد لە بانیەوە دەستی پێکرد هەر لە بانیەوە دوایەوە کە خەڵق هەستا لە زۆر شوێن دەستی پێکرد زۆر شوێنیان گرت زۆر شوێنیان ئاور تێبەردا بە هەرحاڵ لە بانەش هەروە لەوێش دیارە گیان بەخرتومان هەیە لە مەهاباتیش لە بانش تا پێش ئەوەی کە بۆ خۆت ئەلامەکە چەند نەفەر گیانیان بەخت کردووە و زیاتر لە 100 نەفەر بریندار بووە لە بانە لە مەیدانی جەهادەوە بەرەو شارەداری تاگاتە چوارڕای تەوحید و دێتەوە بۆ پاساژی نور لەو شوێنانە
هەتا ئێستێش کە قساکەین بە توندی اعتراض بەردەوامە خەڵق ناڕازیە بە هەرحاڵ خەڕ اعتراض دەکا هێزە سەرکردەکانی ڕژیمیش بە ئەسلحەی گەرم تەقە لە خەڵکەکەن دەست ناپارێزن تەقا لە پاساژی نوریش کردووە زیاتر لە 100 نەفەر بریندار هەیە هەتا ئێستێ قەولی جنابیشت زیاتر لە 7 گیانبەخت کردو هەیە لەوێ بۆیە ئەم ڕژیمە درندەیە ئەم هێزە سەرکردگرانە بە هیچ شێوەیەک هیچ ڕەحمێکیان لە دڵان یا هەر جۆرێک بۆیان بکرێ تەقە لە خەڵک دەکەن و زیاتر لە 100 نەفەرش بریندار بۆ کە بەشی کە چەند نەفەر لەوانە ژنن احتمالاً منداڵشی تیا بێ چونەوان دەست ناپارێزن لە هیچ کەسێک بۆیە ئەمە درێژەیە هەتا ئەم لەحزە کە لەگەڵ جەنابە قساکەم هاوڕێ محەممەد بەڵێ ئێمە بۆ ئەوەی کە ئێمە خۆپیشاندران کاوە لەسەر شەقامن بۆی کە زیاتر بپارێزرێن نتوانێت ئاوا دەستیان ئاواڵە بێت خەڵک بریندار بکەن یا گیانیان لە دەستان دەبێت چی بکەن دەبێت ئەم خەڵکە دێنە سەر شەقام چی بکەن ڕێنینیتان چییە؟ والله ئەم خەڵقەت بۆ خۆیان چونچی لە مەدانان لە ئێمە باشتر دەزانن بەتایبەت هەڵسوڕاوانی خۆمان دەبێت بەرحاڵەوان لەبەر چاوە بێکە لە شێوەگەل و لە تاکتیگەلێکی وا ئیسفادە بکەن کە کەمترین تەلەفاتیان بێت ببزانن لەکوێ هێزەکان خۆ بنەوە لەکوێ کۆنا بنەوە لەکوێ درەنداییەکەن هەموو ئەوانە خۆیان پارێزن بە شێوەیەکی ئاشتیانە بێنە مەدان سعی نەکەن تونند و تیژی و دەست بەن بەخشونەت تەحریکیان بکەن چون ئەو خواسە ئەو خواسانیان کە هانە خواسێکی ڕەوایە خواسێکی بەرحەقە بەڵام ئەوان بەهاناگرن لە هەر شوێنێکە خەڵکە کۆبێ اعتراض بکە تەقان دیەکەن خۆیان دەچن زۆر شوێن ئاور تێبەردەن تەقە لە زۆر شوێنەکەن بۆی خەڵک تەحریککەن بۆی کە خەڵکی پێتۆمەتبار بکەن بۆیە من داوام ئەوەیە کە بە شێوەیەکی هێمنانە و بە شێوەیەکی ئاشتیانە لێزانانە تەلاش بکەن سعی بکەن لەو شوێنانەوە دەست پێ بکەن کە دروبەرونە بن لەگەڵ سەرکردگەرەکان چون ئەوان دەست ناپارێزن تەقە خۆیان نەکەن ئەوان بەرحاڵ داغنە دڵن لە هەموو کەسێکە 3-4 نەفەر پێکەوە بێسن داغنە دڵ لیان و بەهانەیان پێگرن هەروەها داواشم لە تەواوی ئەو دوکتور و پەرستارانە هەیە چ لە بانەوە لە چ شارەکانی تری کوردستان پەرستارە خۆبەخشەکان بەدەم ئەو بریندارانەوە بن کە ڕەنگە نەتوانن بچنە بیمارستانەکان بچنە خەستەخانەکان بچنە نەخۆشخانەکان یارمەتیان بکەن ئەمە کارێکی شۆڕژگێرانەیە بە بڕای من و ئەمە ئەمسونەتە لە زۆر شوێنی تریش بۆ دوعابێت تەقوێتی بکەین جێ بکەین بۆیە داوام ئەوەیە کە هەموو خەڵک بە تایبەتی ئەوانەی کە وارەیە کاریان پێکرێ بەدەم بریندارەکانەوە بن بەدەم و کەسانەوە بن کە بە هەرحاڵ بە جۆرێک تووشی تەلەفات بوون لەم ئاخێزەیە بەڵێ بەدەخەوە بینەرە هەر ئێستا پامیکی نردووە توێتی ماشینەکانی سپای پاسداران لە ناو شارداگەڕێن ڕاستەوخۆ تەقە لە خەڵک دەکەن لە هەموو کەسەسان بۆیان فەرق ناکات جیاوازی دانانێن ڕاستەخۆ تەقە لە خەڵک دەکەن هاوڕێ محەممەد کوردستان دیارە وەزنەیەکی سیاسی زیاتریەوە بەخۆیەوە دینیوە و لە ململانەکانی ئێستادا ڕۆڵێکی پێشەنگی هەیە بەڕای ئێوە دەرفەتەکان چین وە لەلایەکەوە هەڕەشەکان چییە؟ وەڵا بە بڕای من کوردستانە وەکو عەرزم کردی شەخماخەی ئەم شۆڕشە لە دوای مەرگی ژینە جوان مەرگەوە لە کوردستان لێدرا و هەموو ئێرانی تەنیەوە بۆیە کوردستان دەبێ تەلاش بکە و خۆی وەکو یەک دڵی واحد عمل بکە هەموو شارەکانی و هەروەها لەگەڵ شارەکانی تری ئێران هەماهەنگی بکات یەکگرتوانە لەگەڵ ئەوان بەرەو پیری ئەم ڕژیمە بڕۆن و بەتەنیا ڕەنگە شتێکی وان نەکرێت چون بە تایبەت ڕژیم لە کوردستانیش داغڵە دڵەوە دەوێت خەشی هەموو ئێران بە کوردستان بڕێژێ بۆیە ئەگەر بمانەوێت کارێک بکرێ و ئەگەر بمانەوێت بەرحاڵ ئەم ڕژیمە پاشەکشە پێ بکەین وە بە جۆرێک لە جۆرەکان بەرەو دوای بەرین بە بڕوان دەبێت لەگەڵ هەموو خەڵقی ئێران یەکگرتوانە عمل بکەین و نابێت بە هیچ شێوەیەک خۆمان لە هەر ئاخێزێکە لە هەر شوێنێکەکرێ دوا بخەین بۆیە یەکگرتووی ئێمە و هاوهەنگی ئێمە و هاوسەنگەری ئێمە لەگەڵ خەڵقی کرێکار و زەحمەت چێدە سەراسەری ئێران بە بڕوای من مەرجی سەرکەوتنمانە زامنی سەرکەوتنمانە و من پێم وایە دەبێت خەڵکی کوردستان ئەلبەتە بۆ خۆیان خەڵکێکی تێگەیشتون خەڵکێکی ڕۆشنبیرن و بەرحاڵ بەرچی ئەوان کردووە و بە باشتر لە ئێمە باشتر چون بۆ خۆیان لە مەدانان باشتر لە ئێمە دەزانن کە چۆن عمل بکەن و چۆن ئەوە هەنگی و هەماهەنگیە پێک بێنن
بەڵێ هاوڕێم محمد من پرسیارێکم نییە خۆتان ئەگەر دەزانە ئاماژتان بە شتێک نەکردووە لە کۆتاییدا فەرموو. وەڵام من شتێکی تایبەتریم نییە من داواکەم لە خەڵکی کوردستان بۆ هەر حرەکەتێک بۆ هەر ئاخێزێک کە دێنە خیابان هەماهەنگ بن پێشتر بەرنامەیان بۆ داڕشت بێ بزانن لەکوێ لە کام شار لە کام شوێن لە کام کوچە لە کام خیابان بەکەڵکە لەبارە بۆ ئەعتراز بۆ ئەعتراز دەربڕین بۆ ئەعترازکردن بۆ خۆنیشاندان ئەوە عمل بکەن کە من پێم وایە بۆ خوانە و کاراکەوە تا ئێستێش بە ئەمەن هەروان کردووە بۆیە دامەوەیە کە پشتی یەکتر بگرن بەدەم یەکترەوە بن بە بەهرحاڵ لە یەکتر نەترازێت و هەروەها تەلاش بکەن لەگەڵ وەکو عەرزم کردن لەگەڵ شارەکانی تری ئێران لەگەڵ هەموو خەڵکی ئێران یەکگرتوانە عمل بکەن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد خادری ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵە سپاس و بەشداریتان. سپاس بۆ ئێوەش سەرچاو. بەڵێ بینەرانی عەزیز پامێکمان باتووە دیارە ئەم بینەرە زۆر دڵسۆزانە ئەم پامەی نردووە دووسێتی سڵاومان دوو نەبوون تکایە لە بەرنامەی ڕاستەوخۆتاندا بە هەموو کۆمەڵانی خەڵک بڵێن کە شارێک زۆر شلوغ دەبێت خۆپیشاندان و ناڕزایەتیەکە زۆر بەرچاوە ئەگەر شارەکانی تر هیچ نەبێ و ئارام بێت هێزە سەرکوتگەرەکانی ئەم شارانی دیکە زیاتر دەچنە ئەوێ جا بۆ ئەوەی کە ئێمە ئەو هێزە سەرکوتگەرانە نەتوانن زیاتر خەڵک سەرکوتکەن دەبێت هەموو شارەکان پێکەوە پاڵپشتی یەکتر بن کەس نەهەڵدەستێ دەبێت شارەکانی کەش پێکەوە پاڵپشتی بن مەهابات یابانە ئێمە ئەمڕۆ نابێ هیچ شارەکان بە تەنیا بەجێبێڵین تکایە لە ئەم بەرنامەیەدا ئەمە بڵێن وەکو ڕێنمایی کە ئەمڕۆ دەبینین مەهابات و بانە یەک پارچە هەستاون پس ئێمەش دەبێت هەمومان پاڵپشتیان بین بۆ ئەوەی کە نتوانن هێزە سەرکوتگەرەکانیان لە شارەکانی کە بنێرنە ئەوێ. زۆر سپاس بۆ ئەم بینەرە ئازیزە کە زۆر دڵسۆزانە ئەم پامی نابوو. بچین ویدیۆیەک ببینین دێنەوە خزمەتە. خیابان خروش آوا هستا و زندو خیابان خروش آوا هستا و زندو صدم دستولاش پیکر و رمزی هستم دژی کویلتی خیابان سنگر خیابان سنگان شری خیت فنگو سری پر لعندش شری خیت فنگو سری پر لعندش بازار شکونش و دیلم بازار و شکونش و دیلم خیابان چه سخت و چه بردین دل بود خیابان چه سخت و چه بردین دل بود صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت ماوا صدن پشت ماوا
همیشن خیابان شقامی جاری همیشن خیابان شقامی جاری همیشن خیابان شقامی جاری سنه در بجان کنده هاشان پیل بود که کتدن که ایشان لپاسکایی داره شرارت چند حالش که گوزن خینا همیشن خیابان شقامی جاری همیشن خیابان شقامی جاری دوام و دوباره دیگی کویلتی و مین تاوا خیابان دیتا پراپا شپولی شروع اعتراض شوره شپولی شروع اعتراض شوره شپولی شروع اعتراض شوره شپولی خیابان خروش آوا هستا و زندو خیابان خروش آوا هستا و زندو صدم دستولاش پیکر و رمزی هستم دژی کویلتی خیابان سنگر خیابان سنگان شری خیت فنگو سری پر لندش شری خیت فنگو سری پر لندش بازار چکونش و دیلم بازارو شکونش و دیلم خیابان چه سخت و چه بردین دل بود خیابان چه سخت و چه بردین دل بود شدن پس چماوا شدن پس چماوا شدن پس چماوا شدن پس چماوا
همیشه خیابان شقامی داری همیشه خیابان شقامی داری همیشه خیابان شقامی داری بەڵێ بینەرانی عزیز ئەو جۆرەی کە پێشتر باسمان کرد ئێستا خۆپیشاندان و ناڕزایەتی بە تایبەت لە شاری مەحابات و بانە هەتا ئێستا بەردەوامەوە هێزە سەرکوتگەرەکان و بەکرێی گیراوانیش تەقەی ڕاستەوخۆ لە خەڵک دەکەن. ئێمە بینەرێک ئەلبەتە نەچەند یەکدانە چەند بینەرێک لە بانەوە پامیان بۆ نردوین کە لە پێش هێزەکانی ڕژیمەوە ئەم چەند کەسانە ئەم بەکرێی گیراوانە بە ناوی عومەر درێژ ئەتا موخی کوڕی عومەر درێژ کەریم خەبات و ساڵح زەردێنی ناسراو بە حاجی ساڵح ئەمانە ڕاستەوخۆ تەقە لە لاوانی خەڵکی بانە دەکەن و بەداخەوە گیانیان لە دەستدەن و بریندار دەبن و ئەو پامەشی بۆ نردین تیتی ڕاستەوخۆ لە تلویزیۆنی کۆمەڵدا باس بکەین کە بڵێن ئێمە هەم ماڵەکانتان دەزانین شوێنی کارتان دەزانین دڵنیابن ئاوا لێتان خۆش نابین دڵنیابن ئەم ڕۆمان لەبیر ناچێت کە ئاوا ڕاستەوخۆ تەقە لە خەڵکی بێدیفاع دەکەن. حتمما جارێکی دیکەش من ناوەکانی نەخێنمەوە کە چەند بینەرێک نردیانە عومەر درێژ ئەتاموخی کوڕی عومەر درێژ کەریم خەبات و ساڵح زەردێنی ئەگەر هەڵەنەکەم ناسراو بە حاجی ساڵح ئەمانە ئەمڕۆ لە بانە لەسەر شەقام و لە کۆڵان تەقەی ڕاستەوخۆیان لە کچان و کوڕانی شۆڕژگەڕی بانە کردووە و هەڕەشەشیان کردووە خەڵک هەر ئێستا چەند بینەرێک و پامیان بۆ نردوین کە دڵنیابن ماڵتان دەزانن شوێنی کارتان دەزانن و لێتان خۆش نابن. بۆ ئەوەی کە ئێمە زانیاری زیاتریشمان لە شاری بانە بێت پەیوەندیمان کردووە بە هاوڕێ متەلەب ئەنوەری. ئەم کاتت باش هاوڕێ متەلەب سپاس بۆی کە بەشدار بیت. ئەم کاتتان باش هاوڕێ ئەمی گیان ماندوو نەبن فەرموو. زۆر سپاس. هاوڕێ متەلەب ئاگاداری ئێستایی بانە هەی ئێستاش پێمان ئاگادار بووی کە ئێمە چەند بینەرێکمان ئەم پامەی بۆ نردوین کە بەداخەوە ئەم بەکرێی گیراوانە ئەمڕۆ ڕاستەوخۆ تەقەیان لە خەڵک کردووە. پێشتری بینەرێکی پامی بۆ نردوین کە بێ ئەوەی کە جیاوازی دانێن ئەوانی کە خۆپیشان ئەوانی کە هاتوونەتە سەر شەقام ئەوانی کە نەهاتوون ئەم تەقانە ڕاستەوخۆ لە خەڵک دەکرێت. زانیاری زیاترت ئەگەر لەسەر بانە هەیە بۆ ئێمە بینەرانی ڕابگەیەنی لە خزمەتتان فەرموو. بەڵێ هاوڕێمی گیان هەروەکو خۆت ئیشارەت پێکرد متاسفانە کۆمەڵێ بەکرێی گیرا و کۆمەڵی گیرەخۆر کە بە درێژایی تەمەنیان هەر خەریکی چڵکاوخۆری و خەریکی نۆکەری و خەریکی وابەستگی بە ڕژیم بوون و هەموو ئومێد و زندگیان گرێداوە بەو دەسەڵاتەوە بەڵام ئەو دەسەڵاتە خۆشبەختانە تەمەنی بەرەو کۆتایی ئەچێەوە چارەنووسی ئەم بەکرێ گیراوانە و مەجموعی ئەم جاش و کۆفرۆشانە متمەین بە هەر گرێدراوە بە سەرنویشتی خامنەیی و بە سەرنویشتی ئەو جەنایەتکارانەی کە این ڕۆکات کەوتونەت زۆر بەزەیانە کەوتونەتە قەتڵعامی ئەو خەڵقا. من پێم وایە بەپێی ئاخیر زانیاری کە بە من گەیشت لە چەند تەماسێکی تەلێفۆنیدا باسییان کرد کە ئاڵۆزیەکان هەر بەردەوامە خەڵق زۆر بە هیوا و بە ئارەزوە و زۆر چڵتر لە جاران بە پشتیوانی و حمایەتی خۆیان درێژەوە ئەترازاتانەی کە لە ئێرانە بەردەوامە هاتوونەتە سەر شەقامەوە تەسبیمێکی بڕیارێکی جدیان گرتووە کە هاوچارەنووس لەگەڵ شارەکانی دیکە پێکەوە مەیدانی خەبات چۆڵ نەکەن و درێژە بۆ مبارزاتانە بن. بەداخەوە کۆمەڵێک کرد وەکو باست کرد کۆمەڵێک خاین و جەنایەتکار هاتوونەتە مەیدانەوە بە شێوەیەک ڕاستەوخۆ هەڕەشە لە دوکاندارانەکەن هەڕەشە لە شناسایی خەڵکەکەکەنوە بنەوەیەک بە تەمان کە دوایی دانیشن ئەو خەڵقانە بگرن و عەزیەتیانکەن و هەڕەشیان لێکەن. بەڵام خۆشبەختانە وەکو خۆشت ئیشارەت پێکرد خەڵق زۆر بێرتر ئەو ترس و تەوەهم و ئەو دوودڵیە لە ناو خەڵقا و لە بەگشتی لە مێشکی خەڵقا سڕاوەتەوە و بڕیاری جدی و تەسمیمی جدیان گرتووە کە
کۆتایی بەم دەسەڵاتە نگریسە بێنن و تەنیا داواکاریە کە من هەمە لەو خەڵقە شۆڕژگەرا کە ئاگایان لە خۆیان بێ پێشەموو شتێک و بە شێوەیەک زۆر جددی بە شێوەی بە حمایەت و پشتیبانی لە یەکتر بچنە مەیدانەوە و ئامادەکاری هەموو شتێکیان هەبێ بۆ کارەساتی ناخۆش کە متەئەسفانە جەنایەتکاران بەبێ بەزەیانەوەی کە لە بۆکانەوەی کە لە مەهاباد متەئەسفانە نزیکەی ئامارەکان باز لە 5-6 نەفەرەکەن کە شەهید بوون و لە مەجموعی شارەکان لە دێگولان لە زۆربەی شارەکانی دیکەی کوردستان و هەروەها سەرتاسەری لە ئێران ئیمڕۆ تەجەموعی پزیشکان مەجموعەیەکی زۆریان دەست بەسەر کردووە لە زۆربەی شارەکان ئەم خۆپیشاندانە بەردەوامە و تەسمیمێکی جدیش گیراوە هەتا کۆتایی هێنان بەم ڕژیمە شەقامەکان چۆڵ نەکەن کامە من خۆم شخصەن زۆر خۆشببینم و هیوادارم ئەو ئامانجا بە زووترین کات و بە کەمترین قوربانی بەدی بێت. هاوڕێمەتەلب بە پرسیارێکیش پێم دیارە زۆربەی خۆپیشاندەران هەموو گەنجان و لاوانن تەمەنی ناڕازیان زۆر کەمەوە ئێمە شایدی ناڕزاتی بەربڵاوین لەلایەن بە تایبەت خوێندکاران و بە تایبەتی تر کچانەوە هۆکاری ئەمە چییە هاوڕێمەتەلب؟ هۆکاری ئەمە تەبیعی ئەمە نەسلێکی تازەیە کە نامۆن بەو سیستمە بەو تاریخی کە سیستم لەسەری بنیادی ناوە بە ناوی شریعەت و بە ناوی دینەوە و بە ناوی کۆمەڵێ یاسا و ڕێسایی نەریتی کۆنەپەرستانە و نەسلەی ئێستا زۆر زۆر هۆشیارتر زۆر زۆر لە ڕووی دانش و لە ڕووی ئاگاییەکەوە هاتوون لەگەڵ ئەم مناسباتە یەرچەجایانە ئەم قانون و یاسا و ڕێسا مرتەجعانە بە هیچ شێوەیە هەمخانیان نییە و پێیان وایە کە ئەمە تەواو شعوناتی زندگیان چ لەباری سیاسیەوە چ لەباری اجتماعیەوە چ لەباری هەموو جونگەکانی کۆمەڵگا کە ئەمان بەس لەسەری کردویانە بە یاسا و حکوومەتی پێەکەن متەئەسفانە هەموو ئەمانە لەگەڵ ئەو خەڵقەیان نامون ئەو قشرەت کە ژنان بە دەرەجەی یەکەم میحوەری ئەم اعتراضاتانن توانیویانە کە پێناسەیەکی باشتر و جدیتر و بە بڕیارێک و تەسمیمێکی جدیتر هاتوونەتە مەیدان کە هەموو یاساکانی کۆماری ئیسلامی کە تا ئیستا بەنسبەت ژنانەوە بە تایبەت وەکو حتا مرۆڤێکی ئاسایش حساب و هینی بۆ ناکرێت مافی خۆی وەکو پێویست بۆی بەدی نایێت جا مەجبورە بۆ ئەمە دانیشە مبارزە بکات لە هەر حاڵە بێتە مەیدانەوە داوای مافەڕەوەکانی خۆیان بکە ئەو نەسلە وەکو ئەرزم کردی جوانان بە هەردوو جنسیەتەکەەوە هەم ژنان و هەم کوڕان تەسمیمی جدیان گرتووە کە ئەم یاسا و ڕێسایە ئەم نەریتە کۆنەپەرستانە وەلانێن و ئەو ژیانی کە شایستەیانە ئەو ژیانی کە مافەسەرەتایەکانی ژیان هەند لەباری مەسایلی نەتەوایەتیەوە لەباری جنسیەتیەوە لەباری مەسایلی حقوقیەوە هەموو ئەمانە تا ئێستا لەلایەن زاوە پێشە کراوە ئەمان بە مافێکی ڕەوای خۆیان نەزانن کە بێنە مەیدان و ئەو مافەڕەوانەی خۆیان بەدەستی خۆیان بە شێوەی پراکتیک و بە شێوەی عملی لە مەیدانە بەدەستی بێنن ئەوەی کە جمهوری ئیسلامی بە درێژایی ئەم 43 ساڵ 44 ساڵە حاکمیەتی کردووە هەموو دەستکەوتەکانی و هەموو هینەکانی دیارە ینی مشخەسەن لە هەموو بوارەکانە ئاسیبای اجتماعی بە دەرەجاتێکی زۆر زیای کردووە بێکاری فەقر نەداری چوزانم مەسەلەی خودکوشی مەسەلەی کۆڵبەرکوشتن مەسەلەی کە هەموو ئەمانام ئاوارزانە بە شێوەهایەکی زۆر جدی ڕۆژانە خەڵک لەگەڵ یا دەرگیرە ئەو ئامارانەی کە باز لە خودکوشی زۆر زۆر زیاترە لەوەی کە لە بەتایبەت لە چینی کچان و کوڕانە کە نەسلی تازن لەبەر بێ هێوایی و بێ ئاسووی و بێ وەزعەتی مەجبورە بن تەنەدەن بە خودکوشی کە ئەمە لە ڕاستیدا ئەمە شتێکی نەک باش نییە بەڵام هۆکارەکانی باری دەرونی کە سیستم ئەمانەی بە شێوەیەک
لێکەوتەکانە لە دەسەڵاتی حاکمیەتەوە کە شۆڕە بێتەوە بۆ ناو کۆمەلگاوە کۆمەلگاش بەو شێوەی کە متەئەسفانە ناتوانێت تەمینی نیازەکانی خۆیکان مەجبور تەنیا بە خودکوشی یا ئاماری مەوادی مخەدەر یا کۆڵبەرکوشتن یا مەجموعەی ئەو ئەوارزانە و ئاسیبای اجتماعیە کە ئەمە هەمووی نیشانەی بێکەفایەتی و نیشانەی بێدەسەڵاتی و نیشانەی زەبوونی ڕژیمەکە بە شێوەیەک تا ئێستا وەکو دین و شریعەت و ئەو نەریتە کۆنەپەرزانی وەکو ئەبزارێک بەکارهێناوە بۆ حاکمیەتی خۆی بەڵام ئیمڕۆکە خۆشبەختانە بەهۆی هۆشیاری و بلوغی سیاسی ئەم نەسلە نایەتەوە و بنەوە خۆیان نامەوە بینن و مەجبورە بن تەسمیم بگرن کە ئەو زندگی کە شایستی خۆیان ئەو زندگی باشتر بۆیان لە ڕێگەی مبارزە و لە ڕێگەی خەباتەوە ئەو داواکاریانە وەکو لە هەموو وڵاتانی دنیاە کە تو داواکاریە کە داواکاری هایەکی سەرەتایی حقوقی مافی تاکەکان وەختێکە لە بە شێوەی تەژەمۆ بە شێوەی اعتراز بە شێوەی داواکاری نایەتەتی مەجبورە بن کە بە شێوەیەک بێنە مەیدانەوە لە ڕێگەی مبارزە و لە ڕێگەی خەباتەوە بۆ مافەڕەوانەی خۆیان بگەن. بەڵێ هاوڕم تەلب ئەگەر لەبیرتان بێت دەفعی پێشتر کە ئێمە گفتوگویەکمان بوو باس لە چەند کۆبوونەوەی کرد بە یان دیارە بنێنەرایەتی لەلایەن چەند کەسێکەوە لایەنە سیاسیەکان کۆبوونەوەتان بووە بۆ ئەوەی کە ئەم ئاکسیۆنانە بەردەوام هەروە درێژەی هەبێت و کاریگەری زیاتری لەسەر ئەم خۆپیشاندان ناڕزاتیانەی ئێستای ئێران بێت. ئەگەر دەکرێت لەسەر ئەمەش قسەمان بۆ بکەیت. هاوڕێ ئەمیر نایشارمەوە پێش ئەم اعترازاتە شکڵ بگرێ بەهۆی تەرفەندی ڕژیمەوە کە بەشێکی اختلافنانەوە لە بینی ئەقەلیەتای قەومی لە بینی ئەقەلیەتای دینی چوزانم لە بینی بەهۆی فرەکەلتوری و فرەنەتەوەیی لە ئێرانە توانی بووی ئەمە وەکو ئەبزارێ بەکاربێنێ بۆ نەبوونی اتحادێکی لە ناو خەڵقا بەگشتی لە ئێرانە و ئەمانە تا ئێستا توانێتی حاکمیت لەو شێوە و ئەم نەوع اتحادە متەئەسفانە لە ناو حیزبەکانی شابەشێ و بەهۆی مەسایلی ئیدۆلۆژی بەهۆی مەسایلی سیاسیەوە بەهۆی ئەوە نەیانتوانی وەکو پێویست اتحادی عملێک اتحادی بەرەیەک یا لە چوارچێوەیەکە هەماهەنگ کارکەن بۆ هەدەفێکی مشتەرەکە جمهوری ئیسلامیە. بەڵام شرایطەکەی ئێستا شرایطێکە کە بەخواستی حیزبەکان بەخواستی تاکەکان نییە، یعنی هەر کەسێ بە پێی خواست و ئارەزوی خۆی بێوێ سیاست کات و بێوێ مبارزە لەگەڵ ڕژیمەکە ئەگەر ئیتحادێک نەبێت ئەگەر بەرەیەک پێکنێت پێم وایە ناتوانێت وەکو پێویست ڕوبەڕووی ئەو نظامە دیکتاتۆرە بنەوە. جا ئەم مەلزوماتە یا ئەم شرایطە تەحمیلی کردووە بەنەوەیەک بەسەر ئەحزابی سیاسیە بەسەر هەموو چین و توێژەکانی کۆمەڵە کە ئەگەرەتانەوێت ڕزگاری بەدەست بێن ئەگەرەتانەوێت ئایندەی ئێران بەبێ جمهوری ئیسلامی بێ ئەگەرەتانەوێت جمهوری ئیسلامی بڕوخێ تەنیا لە شکڵی اتحادایە. اتحادات بە شێوەیەکی پێویست لە ناو کۆمەڵانی خەڵقا لە ئێرانە کە خۆشبەختانە لەوێ شکڵی گرت و بەنەوەیەک ئەو یەکگرتوویە بووە هەوێنێک بۆ ئەوەی کە پایەکانی ڕژیم بخاتە مەترسیەوە و وردە هەنگاو بنێن بەرەو ئەو سەرکەوتن و ئاماجە. ئەم نەوع اتحادەکە لە ناوە شکڵی کرد و دروست بوو بە هەموو ڕنگ و جیاوازی بیرۆڕا و جیاوازی نەتەوەیی و قەومی و جنسیەتی و هەموو ئەمانە دەستیدایە کە بنەوە تاسیریشی کرد لەسەر ئەحزابە سیاسیەکان کە هەنگاوێکی عملی بنێن بۆ ئەم مەبەستە و ئێمەش لێرە وەکو نمایندگی کۆمەڵا لە دەرەوەی وڵات هەوڵێکی جددی و پڕمان داوە خۆشبەختانە تا ئێستا بە شێوەیەکی باش بەرەو پێش چووەوەی اتحادێکی عملیش لێرە دروست بووە بە هەموو چین و با بڵێن جیاوازیەکان کە حیزبە سیاسیەکان هەیەە لەباری بیرۆڕا و لەباری تێڕوانینیان بۆ جامعە و بۆ داهاتووی شکڵدان بە دەسەڵاتی دوای ڕژیمی کۆماری ئیسلامی. بەڵام فعلەن لەو شرایطە هەموو ئەوانە خراوەتە لاوەوە ئەوەی کە زەرورەتە بۆ ئێمە
بە دەرەجە یەک ئەو ئیتحادی عملەیە بۆ حیمایەت و بۆ پشتیبانی لەو اعتراضاتانەی ناوەوە و خۆشبەختانە تا ئێستاش توانراوە کە بە شێوەیەکی باش بەرەو پێش بچێ و نەوعی ئەو حرەکەتانەش قازانجەکەی یا بەرژەوەندیەکەی زیاترە هەر بۆ ڕوو بە ئەفکاری عمومی ڕوو بە جامعی خارج لە وڵات کە ئێمە نەرایەتی یا ئاوێنەی ئەو ڕووداوانە بین کە لە ناو ئەگوزارێەوە بە شێوەیەک ئێمەش لێرەش بە شێوەیەکی یەکگرتوانە دینە مەیدان لە شکڵی ئاکسیۆن لە شکڵی ئەتراز لە شکڵی ڕێپێوان بە شێوەیەک یا لە ڕێگەی پەیوەندیهای جۆرە و جۆر بە ناهاتها و ئەنجومەنها و بە حتا بە دەوڵەتەکان تەفسیرمانداناوە توانویان ئەوانش بە شێوەیەک بێتەفاوت نەبن و عەمەلەن هەنگاویان ناوە لە حتا لە بواری مەسائلی ئیمزاکۆکردنەوە بۆ حدیقەلەکەی مەسەن ئێمە لێرە بۆ خۆمان حرەکەتێک لە ستۆکۆڵم و لە سویدا دەستی پێکرد هەم ناوەندهای حقوقی بەشەری هەم ناوەند ئەنجومەنهای جیاواز هەمووی فعالانە هاتنە مەیدانەوە لە ڕێگەی ئیمزاکۆکردنەوە لە ڕێگەی کە ئەمانە مەجموعەن دراوە بە دەست پارلەمانەکان بە دەستی دەسەڵاتدارانی ئەو وڵاتانەی کە تایە زندگیەکەین کە خۆشبەختانە ناتوانن ئەوان بەپێی قانونایەکی خۆیان و بەپێی ئەو شێوە سیستمەی کە لێرە ئەڕوا کە هەتۆ هەر دەرخاستێکەکە بێت لە ڕێگەی ئەترازەوە یا لە ڕێگەی ئیمزاوە یا لە ڕێگەی وەکو داواکاری ئەبێ دەوڵەت ینی واجبەکە لەسەری کە حتمما پەیگیری بکات و جواب باتەوە بەڵام ئەوەشی کە تا ئێستا دیومانە وەکو ئەفکاری عمومی سوید کە خۆم لە سوید دەژیم خۆشبەختانە ئەچینە هەر شوێنێک کە بزانین ئێمە خارجین یا ئێرانین حتمما ئەو ئەکەونە ئەو پرسیارە کە وەزی ئێران چۆنە شرایەتەکە چۆنە ئێمە بە شێوەیەکی بەربڵاو بە شێوەیەکی گشتی لە ڕێگەی جیاوازەوە هەوڵمانداوە مەجموعەی ئەو شرایەتە ناخۆشەی کە ئێمڕۆکە لە ڕێگەی دەسەڵاتی و حاکمیەتەوە بەسەر خەڵقا هەر لە کوشتنەوە لە زیندانکردنەوە هەر لە هەموو ئەوانە بە ئەفکاری عمومی ئێرەی ڕاوگەێنین و خۆشبەختانە تا ئێستاش توانراوە دەنگدانەوەی بێت لە شکڵی با بڵێن تەحریمکردن نەک تەحریمی ئەو ئەفرادانەی کە وابەستن بە دەسەڵاتەوە لەم جرم و جەنایەتە بە نەوعێک نەقشیانەیە هەمووی داراییهایەکیانەیە لە دەروی وڵات ئەمە داراییانە هەر لە مەسئولین سپاوە گرفتە تا مەسئولینی ئەرشەد لە سیستما بە مەلاکانیشەوە هەر هەمووی ئەمانە لە دەرەوەی وڵات شوارە حسابیان هەیە پۆڵیان هەیە سەرمایه‌گوزاریان کردووە کە هەموو ئەمانە مەسدوو دەکرێت و تا ئێستاش عەمەلەن کراوە و مەجموعەی حتا ئەوەی کە دوێنێ و ئیمڕۆ دوێنێکە من بە ئیخبار بیستم کە حتا پێداچوونەوە بکەن بە ئیقامەتی ئەو وابەستەکانی ئەو کەسانەی کە لە ئێرانە دەسەڵاتیان هەیەوە لە نەقشیانەیە لەم سەرکوب و کوشتن و بڕینی خەڵقان پێداچوونەوە بکەن بە ئیقامەت و بە مانەوەیان لە دەرەوەی وڵات کە مەحدودیەتیان بۆ دروستکەن و حتا لە هاتوچووکردن و ئێرتباطگیری بە شێوەیەک زیاتر لە پێویست جاوەک و جاران محدودیان کەنەوە نەتوان دەستیانەوە ئاواڵە بێ لە زۆر بواری کەشە حتا لە بواری مەسائلی کەشەوە جیهانیشەوە ئەوەی کە کردراوە بە سیاسەتی ڕژیمەوە لە بواری مەسائلی هەستەییەوە لە بواری مەسائلیکەوە کە هەرچەندەمانە بۆ ئێمە ئەزانین کام وڵاتانە بەشێکی زۆریان لە بەرژەوەندی خۆماتی اقتصادی خۆیان و لە بەرژەوەندی ئەوە زۆر جار چاوە قونجێنن لە مەجموعەی ئەو کوشت و کوشتارێکە لە وڵاتان نەکرێت بەڵام بەهۆی حزوری مەیدانی ئەو خەڵقێکە حتمما ئێوەش لە ڕاگەیانەکانە بڵاوتان کردەوەی لە بەرلین کراوەی لە تۆرۆنتۆ کراوەی کە لە مەجموعەی شارەکانە شار نییە لە ئەوروپایەکە ڕۆژانە و هەفتانە ئاعترازێکی بەربڵاو و بەرچاویتیانەوێت کە هەموو ئەمانە من تاسیری مثبت و زۆر باشی بووە بۆ ئەفکاری عمومی بۆ تەسمیمگیری لە دەسەڵات کە پامێکمان هاتووە لەبانە تا خۆتان لەسەر هێڵن بە ئەم پامە بیستن ئارێز لەبانەوە نووسێتی هەر ئێستا کارمەندانی هلال ئەحمەر هەر هەمویان لیباس و ماسکی دەموچاویان لەبەر کردوون و چەک و باتومیشیان پێداون و لەسەر کوچەی زیندان و فەرمانداری ڕێگا بە خەڵک دەگرن و ناڵن بە ماشینەکانیشیان بڵن
نووسشێتی محەممەد هایپێرمارکەتی شامی ئینقلاب بەداخەوە فیشک بەردڵی کەوتووە هەر ئەم ئارێزش کە دووبارە پامێکی بۆ داینێتەوە نووسێتی ئەمانەی کە منیش تاییدی دەکەم کە ئەم بەکرێ گیراوانە ئەمڕۆ عمەر درێژ ئەتاموخی کوڕی عمەر درێژ کەریم خەبات و حاجی ساڵح زەردێنی من ئەگە هەڵانەکەم نازام فامیلیەکەی دروستە لەم یانە ئەمانە ئەمڕۆ لە ڕیزی پێشەوەی هێزە ئەمنیەکان ڕاستەوخۆ تەقیان لە کچان و کوڕانی شۆڕشگێری خەڵکی بانە کردووە بەداخەوە چەند کەسێک گیانیان لەدەستاوە چەند کەسێکیش بریندار بوون ئاخرین گیان لە دەستانێکە بە دەستمانگەیش حەو کەس بوو بەداخەوە ئەگەر لە کۆتاییدا بە کورتی بتانەوێ وەکو ڕێنماییەک بۆ شاری بانە ڕێنمایی بدەن فەرموو. والله زۆر بەداخەوە بۆ سەرخۆشیەکەم لە بنەماڵی و جانبەقکردوانە بەڵام ڕژیم بەهۆی زەعف و زەبوونی خۆیەوە فشارێکی زۆر جدیە ناوە حتا بۆ کارمەندان بۆ معلمین بۆ ئەخشاری مختلف ئەوانی کە بە نەوەیەک کاری دەوڵەتیەکەن فشاری بۆیە ناون کا بێ عەکسولعەمەلیان هەبێ بێ وابەستگییان هەبێ و بە نەوەیەک کار بکەن ئەگەر ئەوە هەمکاری بکەن ئەگەر نیکەن مەزایا و حقوق و ئەوانەیان لێ ئەبڕن هەڕەشە و گۆڕەشە بەردەوامەیە ئەمی نیشانەی یەکێ لەو زەعفانەیە کە ڕژیم خۆشبەختانە بەهۆی کەمبودی نیروی سەرکوبەوە کە چون تەجەمعات لە شارەکانی کە زۆرە و ئەو نیروە کە بە بەرچاو ئەو اعتراضاتانەوە زۆر کەمی کردوە ڕیزشی نیرو لە ناو خۆیانە هەیە و خەڵقێکی تایە لە ناو دەستگاهای سەرکوبە کە مخالفی ئەم شێوە لە بەرخۆردکردن و ئەم شێوە سەرکوبکردنن جا ناچارن لە ڕووی زەعف و زەبوونیەوە مەجبور پەناباتە بەر کارمەندی هیلال ئەحمەر یا مجموعەی ئەو معلمین یا کرێکارانێکە بە شێوەیەک بۆ نانیشە و محتاجن و وابەستن بە حقوقێکە لەلایەن دەوڵەتەوە پیانەدرێ مەجبوریانەکەن کە عەکسولعەمەل بکەن هەمکاری بکەن لە شێوەی جاسووسی لە شێوەی خواردان لە شێوەی اطلاعدان بەڵام خۆشبەختانە ئەمەش خەڵق لە فرتوفێڵی ئەمانە گەیوە من پێم وایە ئەمانە بە شێوەیەکی زۆر کاتیە شاید بە شێوەیەکی کاتی بتوانێت تەسیر و ئەوەی هەبێ بەڵام لە درێژخایەنە ناتوانێت ئەمە بە شێوەیەکی عەمەلی سەرکەوتوو بێ و درێژخایەن بێ بە تایبەت ئەوەی کە ئیسفادەکە لە نیروهای هیلال ئەحمەر و چوزانم ئاتەشنشانی و چوزانم ئەو نەهاتایی کە من پێم وایە ناتوانێت ئەمە لە درێژخایەنە چون ئەوانە شەمووی خەڵقانێکن کە بە باوەڕ و بە اعتقادەوە لەگەڵ ڕژیمان نین بەڵام لە ڕووی ئیجباری بەڵام کاتیە لەژێر فشار و گوشاری خەڵق و داواکاری خەڵق و هەڕەشەی خەڵقەوە من پێ وایە بە شێوەیەکی زۆر سەریع ئەمانە پاشەکشەکەن من داواکاری لە خەڵقەکەم کە بە شێوەیەکی وەکو پێویست بە دەرەجەی یەک ئەمنیەتی خۆیان پارێزن ئاگایان لە خۆیان بێ کە ئەچنەوە تەجەمعاتانە حتمەن مۆبیلیان پێ نەبێ حتمەن هەوڵ بن ماسک بەکاربێنن ئەو شتانی کە پێویستە بۆ باری ئەمنیەتی حتمەن لە کاناڵەکان و لە دنیای مەجازیە بە شێوەی باش ئامۆزش و ڕێنوێنی دراوە کە ئەمانە هیوادارم ئەمانە متالعیکن یا بنەوەیەک پەیگیری بکەن کە هۆشیار بن لەو حاڵەتانە لە شێوەی بەرخورد و تاکتیک هەوڵ بن بەکاری بێنن لە شێوەی گرۆپی جیاوازە حزوریان بێ لە کۆڵانەکانە هەمووی لە یەک شوێنە کۆ نەبنەوە کە ڕەحەت بتوانن تحتی تاثیر قرار بگرین و سەرکوب بکرێن بە شێوەی گروپ لە شێوەی جۆرا و جۆران لە کۆڵانەکانە بڵاو بنەوە هەر یەکە لە منتەقەیەکە بۆی هەم سەرگەردانیەک و هینێکیش بە ڕژیمۆ دیارە بێ ینی بەونەوە ناتوانێت کە تشخیص بات لە نقطەیەکە موجودە و خەڵکە مەتەرەزە مەجبورە بێ کە لە نقاتی مختلفا بێ ئەو نیرۆ پەخشکاتەوە کە ئەو نیرۆش پەخشکاتەوە ناتوانێت و کارایی سەرکوبەی کە هەیەتی کەمە بێتەوە من داواژەکەم دووبارە لەو جاشان لەو کەسانەی کە خاینن تا ئێستاش چەکی خەیانەتیان هەڵگرتووە ئێستاش درەنگ نەبووە ئێستاش مەجال ماوە خەڵق مهرەبانە خەڵق ئەتوانێت بیان بەخشێ داواکەم هەر ئێستاش درەنگ نەبووە کە بێنە بەرەی شۆڕش و بێنە بەرەی گەلەوە چون ئەگەر ئابە و شێوە بڕۆنە بەرەوە متمەئینم هەرە و چارە نووسیانە بێ کە خامنەیی و کە مەجموعەی دەسەڵاتداران و حاکمیەتای
مەسئولەکانیان نەیان بێ چون تا ئێستا هیچ شۆڕ نەیتوانیوە کە سەرکوب کریا بۆ شێوەی کە ئێستا با بڵێن دەوڵەتی جمهوری ئیسلامی یا ڕژیمی جمهوری ئیسلامی ئەوێ بیکە هیوادارم ئەو شۆڕشە بگاتەوە ئامانجەی کە هەمومان خواستمانە هەمومان ئارزوومان ئامەش بە جهد و تەلاشی تاک بە تاکمانەکرێ قوربانی ئەدەین بەڵام ئەو قوربانی ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ هەموو ئەو قوربانیانەی کە لە حاڵەتی شرایەتی عادیە داومانە وەکو ئاماری کۆڵبەران کە ڕۆژانە ڕۆژنە وە قەتڵ و عام نەکرێ وەکو ئاماری خودکوشی وەکو هەموو ئەو خەسارانی کە تووشی مەوادی مخدر و تووشی ئەنوا و ئەشکال کێشە دەین ئەو هەموو ئەعدامە لە ساڵە 1000 نەفەر ئەعدامەکە حەدی ئەقەلەکەی بە پێیامەت ئەنی مەجموعەی ئەو خەسارانە و قەتڵ و ئامانەی کە ڕژیم لە حاڵەتی عادی شایکە من پێم وایە لە کۆناغی شۆڕشەیە هیوادارم قوربانی کەم بێ هەر بەو ئەندازە نابێت کە لە مانگێکە یا لە ساڵێکە ئێمە ڕژیم بێ لە خەڵقی ئەستێنێ جا من پێم وایە ئەمە هیوادارم سەرکەوتوو بن و ئارەزووەکەم کە ئەو شۆڕشە بگاتەوە ئامانجەی کە هەمومان ئارەزوو بێت دەستی ئەوەش خۆش بێت و زۆر زۆر سپاس و بن و هەر بژین زۆر سپاس بەڵێ عزیزان هەر لە بانەوە بینەرێکی تر پامی بۆ نردوین وسێتی کاوا کانی سووری بەکرێ گیراو لە بانە ئەمڕۆ ئەویش تەقەی کردووە ئاگادار بن هەوڵاتیانی بانەی کاوا کانی سووری بەکرێ گیراو ئەمڕۆ ئەویش لە ڕێزی پێشەوەی هێزە ئەمنیەکان تەقەی لا خەڵک کردووە ئەمە داوامان لێکراوە ئەم بینەرانە کە ڕاستەوخۆ ناویان بێنین و تووشیانە کە بیڵن کە ئێمە شۆنی کارەکانیان بۆ شوێنی ماڵەکانیان دەزانین دڵنیا بن ئێمە ئاوا لەیان خۆش نابین و ئەمڕۆ لە بیرمان ناچێت کە کێ بووە هاتووە تەقەی کردووە ئەمڕۆ لە شاری دیواندەرە بۆ چلەی گیانبەخت کردو فوات قەدیمی خەڵکی دیواندەرە لاوانی شۆڕشگێر ئەمڕۆ چوونە سەر گڵکۆی فوات قەدیمی وا لەوێ چلیان بۆ فوات قەدیمی گرت و دوای ڕێوڕسمەکە دیارە هێزەمنیەکان چوونەتە ئەوێەوە لەگەڵ خۆپیشاندەران تێکەڵچوون ڕووی داوە لە خۆڕەمابادیش ئەمڕۆ چلەی نیکا شاکەرمی گیرا بوو ڕێژەیەکی زۆر بەرچاو لێ بوو ئەمڕۆ لە مەحابات کە لە دوای ئەوەی کە ئیسماعیل گیانبەخت کردو ئیسماعیل مەولودی ناسرا بە سمکۆ کە ئەسپەردەی خاکرا لەوێ بە دروشتگەلێکی زۆر ڕێک و پێک و جوان هەموو ئەو کەسانی کە لەسەر گڵکۆی ئیسماعیل مەولودی گیانبەخت کردو بوو هەموو بەرەو شار هاتن و خۆپیشاندان و ناڕەزاتیان بەڕێوە برد عزیزان هەر ئێستا ئێمە بەرنامەکەمان ڕوو بە کۆتایی دەڕوا بەڵام چەند ساعتێکی تر دووبارە ڕاستەوخۆ لە خزمەتاندا دەبین سەرشتان ڕادەکێشین ئێستا بۆ درێژەی بەرنامەکانی تلویزیۆنی کۆمەڵە هەر شاد و بەختەوەر بن و سەرکەوتوو بن. خیابان خروش آوا هستا و زندو خیابان خروش آوا هستا و زندو صدم دستولاش پیکر و رمزی استندجی کویلتی خیابان سنگر خیابان سنگان شری خیت فنگو سری پر لعندش شری خیت فنگو سری پر لعندش بازار شکومش و دیلم بازار و شکومش و دیلم خیابان چه سخت و چه بردین دل بود خیابان چه سخت و چه بردین دل بود صدم پیچ ماوا
سەدەن پشتە ماوە سەدەن پشتە ماوە سەدەن پشتە ماوە